بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم لدرسكاني بيشتراو لزنجيري آل بيتي بيغمرا صلى الله عليه وسلم باسي إمام كان كالشيعة كردوني بإمام خوان لحقيقة شا إمام أهل السنة جماعة باس ما كردن. هل إمام زين العابدين إمام محمد الباقر وجعفر الصادق وموسى كاظم وعلي الرضا ومحمد الجواد وعلي الهادي ومحمد المهدي والحال هم من باسكر تفصيلي حياتي أبيا وأنا هرهم لخزمتي أنا أبوين كهميان أئمة وقوري أهل السنة جماعة. آلي بيغمر صلى الله عليه وسلم تنهى أولادكاني ناكات، بني عبد المطلب وبني هاشم أكات. آلي بيغمر صلى الله عليه وسلم زوجاتي بيغمر أكا أمهات المؤمنين رضي الله تعالى عنهم أجمعين. همو خزانكاني بيغمر جانك صلى الله عليه وآله وسلم. لقرآن سيجور دايك بو إنسان باسكرا، لقرآن بيروزا سيجور دايك بو إنسان باسكرا. دايك يكميان أو دايكيك تولي لدايك بويت. أفرمي النبي أفرمي إن أمهاتهم إلا اللائي ولدنهم. دايك كان كامانا دايك حقيقي خوان أو آفرتيك أمن علي لدايك بو باسي دايك الشيريش كرا ولا قرآن. أفرمي أمهاتكم اللاتي أرضعنكم أو شهر باسكرا ولا قرآن بيروز. سهمين جوري دايك باسكرا ولا قرآن. أم آية مباركة أفرمي النبي أولى بالمؤمنين من أنفسهم. بيغمر صلى الله عليه وسلم أولى ترى إيمان داران لنفسي خوان. طبعا آية مفسرين زور تفسير يعني كدوا أبي تولى دلتا بيغمر صلى الله عليه وسلم لنفسي خوت خوش ويستربه أولى بالمؤمنين من أنفسهم. كلامي بيغمر صلى الله عليه وسلم لبيش كلامي نفسي خوته روح بخشي أبي زور لبيش بيغمر وبي صلى الله عليه وسلم. هم أما دبن بو ديدارك أو الرحمن شاتكين وبخشكين بويا للرواياتك خوشويسي ظلمان أفرمي براكانم أوانا أشد حبا لي كزور من ينخوشوي هريك لوانا تمناك لو رآني بأهله وماله. أجر هرشي أهليتي هرهم يسرفك هرشي ماليتي هم يسرفك بس بو يجاري من ببينه. أبي بتأتي إما أبو شوازة ما ملكين لقلب پیغمبر صلى الله عليه وسلم. هر أم آية مباركة أفرمي النبي أولى بالمؤمنين من أنفسهم وأزواجه أمهاتهم. أزواج خزانة كان پیغمبر صلى الله عليه وسلم سهم دايكي تون أي إيمان دار. واتا ممكن إيمان دارك سي جور دايك بوي كوبيتو يا دو جور. أو تا أقر دايكي الرضاعي الشيري هبو سي دايكي هي، أقر دايكي الشيري نبو دو دايكي هر هي. إيكان دايكي حقيقي خوي إيكان خزانة كان پیغمبر صلى الله عليه وسلم. آية لتشرو يكو دايكي إيمن أهل السنة وجماعات فكريان أبو شوازية لروي فضل دايك كاني أمهاتي إيمان داران دايك كاني إيمان داران لبلي دايك خوتا فضلو قوريه بويا لدواي بيغمر صلى الله عليه وسلم دروز نبو هيج كسيك أمهاتي إيمان داران بخوازي بلان چون كومالي أحكامي تايبت هي بو مسألي دايك الرضاعة كومالي أحكامي تايبتي شيء بو أمهاتي مؤمنين. بنمونا مثلا تو لو أتشي قجي دايك خود ببيني دروز بي بلان قجي يكيق لأمهاتي إيمان داران بهيش شوازي بوتو حلالني بينيني واتا ما مالله لقال أمانة لروي فضله
لروي جورية وكو أوايا تو لەگەڵ دایکی خۆتا مامەڵە بکەیت بەو شێوازە مامەڵاکی چەندێ دایکت خۆشەوێ ئەوە ئومەهاتی ئیمانداران خۆش پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە حیاتی خۆیە 30 ئافرەتی خوازبێنی کردووە ئیمامی مەقریزی کتێبێکی هەیە بە ناوی ئیمتاع الأسماع سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و نەکرد سیرەت یعنی کتێبێکە باسی هەموو ذوڕیەتەکانی پێغەمبەریشە کە ئالوبەیت هەمووی باسەکە ئەوانە کتێبێکی زۆر بە تایبەتە لە مەکتەبە شامیلە و لە ئەو شوێنانە زۆرە چەندین مجلدە ئینسان دەتوانێت سەیری کە زۆر لەزەتی لێ ئەبینێ کۆمەڵە تعدادی هێناوە یەکێک لە تعدادەکان هێناوێتی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو عمری خۆیە 30 جار داوای ئافرەتی کردو 15 جوابیان داوەتەوە 15 جوابیان نەداوەتەوە 30 ئافرەتی خواست بنمونە مەسەلەن یەکێک لەوانە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 17 ساڵیە ئافرەتێکی داوا کرد ئوم هانیئی داوا کرد ئوم هانی خوشکی ئیمامی عەلیە ئەبوو طالیب پێی وتی کە ئەوەم داناوە بۆ کەسێک ناوی هەبیرەیە داومە بەشوو حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای فەتحی مەکە جارێکتر داوای کرد شووی نەکرد بە پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی ئەولادم هەیە یا مافی ئەولادەکان پێشێلەکەم یا مافی تۆ لە دواییە هانی جارێکتر خۆی داوای کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بیخوازێ خۆشەویستی دڵمان فەرمووی خوا لێی مەنع کردوم لا يحل لك النساء من بعد ئیتر تەواو دەرگاکە داخراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ژیری تربێنە ئەو کاتە تەڵەبی کردەوە هەندێک لەو ئافرەتانەی گواستوتەوە هەندێکی نەگواستوتەوە لەو 15 دانەی کە عەقدی نیکاحیان لەسەر کراوە لەو 15 عەقدی نیکاح کراوە هەندێکی گواستوتەوە هەندێکی نەگواستوتەوە 11 لەوانەی گواستوتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوان لەو ئافرەتانە لە حیاتی خۆیان وەفاتیان کردو کە بریتی بووە لە خەدیجە و هەروەها بریتی بووە لە زەینەبی کچی خوزەیمە دوو زەینەب خێزانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم زەینەبی کچی خوزەیمە کە پێوترا ئوم المەساکین كانت أقصر نساء رسول الله صلى الله عليه وسلم لهميان بالاي كورتر بو زەینەبی کچی خوزەیمە لە حیاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کردووە نۆشیان لە حیاتی خۆیان ماوە ئەم خێزانانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر یەکەیان بۆ خۆی داستانێکی خۆی هەیە و لە ئالوبەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە کاتێکە لە نوێژەکانمان سەڵەوات ئەدەین لە دیداریان ئەو سەڵەواتە ئێمە بەر ئەوانی شەکر عرضم کردن لە دەرسەکانی پێشوە اختلافە ئایا زەوجاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وشەی ئالا بەرئەکەون یا بەرناکەون بە پێی هەندێک ڕوایەتەکان و ئەرجەح ئەوهایەکە بەر سەڵەواتەکانی ئێمە ئەکەون بۆی هەندێک لە عولەما ئەگەر جیان کردبێتەوە وتبێتیان ذڕیەتیان بەکارهێنابێ اللهم صل على مثلا محمد وعلى ذريته وزوجاته أزواجه شان بكارهناو گەورەترین و کامڵترین و با بڵێن ئەکمەلترینی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەفضەلترینیانە بریتە لە دایکمان خەدیجە خەدیجەی کچی خۆیلد هند لە مەذهبی با بڵێن ئەهلی سونەتە اختلاف هەیە عائیشە گەورەتە یا خەدیجە ئەرجەحی ئەقوال ئەوەیە کە خەدیجە وەکو ئیبن حەجەر عەسقەلانی باسی ئەکا لە هەموو خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفضەلتر و گەورەترە طبعا عائلەی خەدیجە زۆر گرنگە ئێمە دیراسەی عائلەکە بکەین عائلەی خەدیجە طبعا خۆیلد باوکی عەظیمی بەنی ئەسەدە زۆر مووقفی گەورەی بۆ تۆمار کراوە یەکێک لەوانە مەسەلەن مەلیکی یەمەن ئەوێ بێ حەجەر ئەسوەد بگوازێتەوە یەکێک لەوانەی مەنعی ئەکا بریتێ لەو دایکی فاتیمەی کچی زائیدەیە پێوتراوە ئەجمەل سەیداتی مەکە هیچ ئافرەتێک نەبووە لە مەکە بە ئەندازی ئەو جوان بێ وەکو زمانی ئەمڕۆ بڵێن مەلیکە جەمالی ناو مەکە دایکی خەدیجەیە عائلەی بەنی ئەسەد یەکێکە لە عائلە زۆر متدەینەکان بۆیە مەسەن وەڕەقەی کوڕی نەوفەل لەو عائلەیە عوثمانی کوڕی حوەیرث کە یەکە لە بەطریقە زۆر گەورەکان هەر لەو عائلەیە ئەم عائلەیە دیانەت و دینداری خۆیان و باشی پاراستووە خەدیجە رضي الله تعالى عنها
لحياتي خويا سيجار زواجي كرد 2 جار بيش پیغمبر صلى الله عليه وسلم هندێک یانە فەرمون هەردوو مێردەکەی وفاتیان کردو هەندێکە فەرمون جارێکیان وفاتی جارێکیان تەلاق درا و 3 مناڵیشی هەبوو بۆ پێش پێغەمبەر صلی الله عليه وسلم خەدیجە یەکەمین جار کە شووی کرد بە ئەبوو هالە شووی کرد ئەبوو هالەی تەمیمی 2 مناڵی هەبوو بە ناوی هیند و هالە هیند پیاوە کوڕە بۆیە ئەم خەدیجە زۆر کات پێوترا هند طبعا کوڕێکی و کچێکی هەبوو هەر ناوی هند بوون هەردووکیان ئەو معلومەیە هەندێک جار بە هەڵا لێکە درێتەوە خەدیجە پێش زەواجی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم 3 مناڵی هەبوو 2 کچێکیان ناوی هند بوو کچێکیان ناوی هالە کوڕێکیش هەبوو ناوی هند بوو ئەو هندە ئیمانی هێناوە یەکە لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کوڕەکەیان طبعا لە ئەبوو هالە کوڕ و کچێکی هەیە بە ناوی هالە و هند کوڕەکەی و هالە کچەکەیە دواتر شووی کردووە بە عەتیقی کوڕی عائید لە دوای ئەو لەوێ ئایا تەلاق دراوە یا عەتیق وفاتی کردووە لەوێش کچێکی هەیە بە ناوی هند ئێضا هندی کچی عەتیق ئەمجارە یەکێکە لە فەخرەکانی ناو قوڕەیش ئەزان لە زەمەنی جاهیلیەتە 2 جۆر ئافرەت هەبوو لە ناو قوڕەیش أصحاب الخدرات يعني المخدرات أو أفرتاني كخوان دا أبوشو تيكالي كسيان نأكرت لقل البارزات كومالي أفرتها بون بارز بون بويا أم معبد كبيغمبر صلى الله عليه وسلم أتشت ناو خيمة كيوا يك لبارزات يك لبارزاتي زور بارزاتي ناو قريش بريتي خديجة كشي خويلت يك لو أفرتاني كلا ناو قريش الطاهرة ناو بانجي در كردوا أفرتا باككا چندين كس خواز بيني كردوا زور كس خواز بيني كردوا حتى أبو بكر الصديق لزمان جهالتها بيج إسلام خواز بيني خديجة كردوا زور أوانيك لحياتي أوا لهند كتابة بحوت كس باسكراوة أو حوتا بيش بيغمر صلى الله عليه وسلم أقنا لحياتي خديجة زورك لقوركاني قريش طلب يعني كردوا شون الزواج ببيغمرك صلى الله عليه وسلم بيش نبوات أم عائليك ديندارن عائليك روح وضلن جارك باسي بصر وبصيرة من بوكردون لخزمتانا أو كساني كتشاوي ضليان أكريتا وزور شد أبينن لأهل كتابي شاء أمانة هبون ويكيك لو عائلاني كمشهورة لنا ومكة تشاوي ضليان كراوتوا أم عائلين یەکێک لەو ئافرەتانەی کە لە عائیلەی نەوفەلە لە خزمەکان و یان هەندێک ئەڵێن پووری خەدیجەیە بریتێ ناوی ڕوقەیەیە طبعا عەبدوڵڵا خوا نورێکی پێ عەتا کردبوو چەند ئافرەتێک باوکی پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند ئافرەتێک خۆیان داوایان لێ کردو کە بیان خوازێ یەکێک لەو ئافرەتانە ئەو ڕوقەیەیە یەکیان ئافرەتێکی یەهودی بوو ناوی فاتیمە بوو طلبي كركا فاطمة كشي حرث طلبي كركا بيخواز نيخواز دواتيج أم أفرت طلبي كرت وتي نورك لتويا حزكم أو نور الله من بيت أزام لو وشيت وتا شتيكي جورها الأكوى ممكن أو بيغمبر بك يهود دمك باسي أكل أو شيء نخواز قدر وهايك آمني كشي وهب أخوازي طبعا عبد المطلب لقال عبد الله دوخش كان هنا آمينة وأمينة إمام حمزة لأمينة بويا لهندي الروايات علين عمتي بيغمبر صلى الله عليه وسلم كوري عمتي بيغمبر كوري بوريتي وما مشيتي شون كوري بوريتي وما مشيتي لبروي دايكي لقال دايكي حمزة خشك الإسلام شا دروست جاري العرزم كردون كا باوكو كور أقر دو خشك بخوازن دروست كأمينة أخوازات فاطمة خديجة لو كاتا 15 صالة عمري جويلي لرقية كاتا بوري خوي بعبد الله الله أو نوريك لأنه تشواند ونورك روشت استهست كم لعائلي آمنايا أو نور اللي تونا ما لشوين يكتر أم بشيء لمشكي خديجة ليك أداته بوي لهندي كتابة
باسی ئەوەکە کە پێش هاتنی پێغەمبەرایەتی وحی خەدیجە دەرکی بەمە کردو. ئەمە یەکەم ڕووداوە کە لە مێشکی خۆیان تۆمار ئەبێ و ئەیبیسێ کە ئەم مناڵەی کە لە دایک ئەبێت کە ئەم عمری 15 ساڵە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دایک ئەبێ علامەتێکی نبووەت و جەماڵ و جوانی هەیە. ئەمە خاڵی یەکەم. خاڵێکی تر ئەفەرمێ جارێک کەسێک چەندین قەسەس هەیە لەو بابەتە لە کەسێکی یەهودی کۆمەڵی ئافرەتی بینی لە قوڕەیش وتی ئەی قوڕەیش ئەی ئافرەتەکانی قوڕەیش وەڵڵاهی هەچی سێرەکەم لە زەمەنی ئێوە پێغەمبەر ئەبینن فریاکەون یەکێک لەوانە شووی پێ بکەن. هەتا لە ڕێواتەکە ئەڵێ کچەکانی قوڕەیش بەردبارانیان کرد دووریان خستەوە لە خۆیان. ئەمەش ڕووداوی دووەم کە لە زیهنی کێ لە زیهنی خەدیجەیە ثابت ئەبێ. ڕووداوی سێهەم کە لە ذهنی خەدیجەیە ثابت ئەبێ ئەوەیە کە وەرەقەی کوڕی نەوفەل جارێک خەوێک ئەبینە خەوێکی زۆر سەیر خەدیجە خەوەکەی ئەو بۆ لێک ئەداتەوە لە خەوە ئەڵێ لە ئاسمان بینیم خۆر بە گەورەی خۆی کرد بە ماڵی ئێمە لە ماڵی ئێمە تەقیە وردە سەرزەوی ڕۆشن کردو. ئەفەرمێ کە ئەم خەوەم گێڕاوە بۆ وەرەقەی کوڕی نەوفەل وتی وەڵڵاهی ئەی کچی مام هەرچی سەیرەکەم تۆ یەکێکی لەو ئافرەتانەی کە لە ماڵی تۆوە ئەبێتە بەیتی نبووەت دەرئەچێ ممکنە تۆ ئەو ئافرەتە بی کە زەواجکەی لەگەڵ کێیە لەگەڵ ئەو پێغەمبەرە. ئەم شتانە هەمووی لە زیهنی خەدیجەیە هەیە و دواتریش لە ناو ئەم ئافرەتە تاهیرەیە کە خەریکی کار و کەسابەتە و ئیرثی دوو پیاوی بۆ ماوەتەوە میراتی دوو پیا و خۆشی خەریکی بازرگانێکی گەورەیە ئەبیستێ کە کەسێک هەیە بە ناوی ئەلئەمین ناوبانگی دەرکردو ئەیهێنێ بازرگانی لەگەڵا ئەکات و لە بازرگانیەکە هەموو بیستوتانە تەفسیل قسەی بازرگانیەک. خەدیجە دوو خادمی هەبوو بە ناوی ناسح و مەیسەرە پیاوێکی زۆر زیرەک و وریا بوو و لە ئەهلی کتاب بوو. مەیسەرە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنێرێ هەدەف لە خەدیجە لەم بابەتەیە خودی تیجارەت نییە خودی هەڵسەنگانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیە خۆی ئەچێتە ماڵی ئەبوو تالیب و داوا ئەکا. ئەبوو تالیب چەند جارێک ئاگاداری مەیسەرە ئەکاتەوە کە ئاگات لەم کوڕە بێ شەئنێکی گەورەی هەیە. بەحیرا طبعا لە کوردی خۆمانە هەمیشە ئەڵێن بوحەیرای ڕاهب بوحەیرا وشەکە غەڵەتە بڵێ بەحیرای ڕاهب پێشتر ئاگاداری کردوون لەسەر ئەوە و هەموو قوڕەشی شتێکیان بیستووە لەسەر ئەم حاڵە. بۆیە خەدیجە ئەیوێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تاقیکردنەوەیکی زۆر گەورە بکە 55 ڕۆژ مەیسەرە لە بازرگانیە لەگەڵیان زۆر پرسیارەکە لە شام لە زۆرێک لەو گەورانەی کە لەوێ ماونەتەوە هەمویان ئیشارەتی گەورەی پێک لەو کاتەش کە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەگەڕێتەوە تەشریفی هەندێک ڕوایەت ئەڵێن سەحنێکی هەبوو خەدیجە لەسەر سەحنەکە چاوەڕێ ئەکرد چاودێری ئەکرد هەندێک ئەفەرمون لە سەربانەکەی خۆی چاوەڕێی کاروانەکەی ئەکرد کەی ئەگەڕێتەوە کاتێکە گەڕایەوە خۆی بە چاوی خۆی پەڵە هەورەکەی بینی کە وەرەقە هەموو کاتێک باسی ئەکرد ئەودا ئەو پێغەمبەرە پەڵە هەورێک هەیە سێبەری بۆ ئەکات ناهێڵێ زەحمەتی ببێ لەو کاتی گەرما و قرچەی نیوەڕۆیی کە ئەگەڕێتەوە طبعا کاتی نوێژی ضحا گەرمترین کاتەکانە لەو کاتە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەڕێتەوە ناو مەککە خۆی بە چاوی خۆی ئەمە ئەبینێ بۆیە خۆی بۆ خۆی تەڵەب ئەکا نەفیسە ئەنێرێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی داخوازی بکە. دواتر سێ کەس ئەچنە خوازبێنی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عباسی مامی حەمزەی مامی ئەبوو تالیبی مامی هەرسێکیان پێکەوە ئەچن هەرسێکیان خوازبێنی یەکەن بۆ پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم خۆشەویستی دڵمان ئەی خوازێ لە هەندێک کتێبی سیرە نووسراوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچی نەبووە و غەڵەتە کۆمەڵەشتی بە میرات بۆ ماوەتەوە لە باوکیەوە لەوانە 5 وشتر لەوانە ماڵێکی بچووک ئەوانەی هەبوو پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام خەدیجە قبوڵی ئەمانە ناکە و داوا ئەکە تەڵەب ئەکە لە ئەبوو تالیب کە ماڵەکەی ئەم زۆر گەورەیە چەندین حەشەم و خەدەمی تێیە تەڵەب ئەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بچێتە کە خۆشەویستی دڵمان خەدیجە ئەخوازێت یەکەمین خێزانی خەدیجە عمری 40 ساڵ ئەم عمری 25 ساڵ
بەڵام تەسەوور کەن ئەم 40 ساڵی خەدیجە کە هەیە لەناو مەککەیەکێکە لەو ئافرەتە زۆر جوانانەی کە زۆرێک لە کوڕە گەنجەکانیش تەڵەبیەک و تەسەوور کەن هەموو مناڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوای 40 ساڵی خوا عەتای کردو 40 ساڵی ئەم ئافرەتە لە ئێمە ئافرەت دەڵێن گەیشتە 40 ساڵی تر مناڵی ناوی لە دوای 40 ساڵی مناڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمویان لەدایک ئەبن لەم ئافرەتە طبعا یەکێک لەو شتە سەیرانەی کە لە سیرەتی خەدیجە باسەکرێ ئەڵە جارێکیان لە ماڵی ئەبوو تاالب ئەگەڕانەوە هەندێک هاوکاریان برد بۆ ماڵی ئەبوو تاالب ئەبوو تاالب پیاوێکی فەقیر بوو ئەفەرمێ خەدیجە دەستی پێغەمبەری صلی الله علیه وسلم خستە سەر سنگی وتی ئەگەر تۆ ئەو کەسە بوویت ئەبێ عهدم بدەیتێ لەگەڵ خوایە ئەگەر ئەو کەسە بوویت إن كنت النبي الذي ننتظره في آخر الزمان فأرجو ألا تنسى صنيعي معك ئەگەر تۆ ئەو پیاوە بووی کە لە ئاخری زەمانە ئەبیتە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئومێد دەکەم ڕەجام وهایە کە لەبیر نەکەی ئەم چاکە و پیاوەتی کە لەگەڵ ما کردووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر ئەو کەسەش نەبم من قەت ئەمانە لەبیر ناکەم لە لای تۆ پۆشاکی حەریرم پۆشی لە لای تۆ خواردنی خۆشم خوارد وكنت لك عاشقا و من یەکێکم لەوانەی کە مامەڵە لەگەڵ تۆیە بە مەحەبەت و خۆشەویستیەوە ئەکەم خۆ ئەگەر ئەو پێغەمبەرەش نەبم کە تۆ فکری لێ ئەەکەیتەوە من قەت ئەم چاکانەی تۆ لە یاد ناکەم ئەبەدەن هەر چاکانم لە یاد ئەبێ ئەولادەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زەینەب ڕوقەیە ئوم کەلثوم فاتیمە قاسم عەبدوڵڵاه هەموو ئەمانە لەکێن لە خەدیجە تاکە کەسێک لە ئەولادی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە خەدیجە نەبێ ئیبراهیمەکە لە ماریە قبطی ئەم ئافرەتە لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم 15 ساڵ ئەمێنێتەوە ئینجا خۆشەویست ئەبێتە پێغەمبەر ئەو بەچاوی خۆی ئەبینێ ئەو ئیختیلافە گەورەی بۆ قوڕیش دروست ئەبێ لەسەر دانانی بەردی کەعبە چۆن ئەم پیاوە حەکیمە حەلی ئەکە الصادق الأمین ئەم شۆرەتدارە سەیدنا ئەبوو بەکر ئەفەرمێت دوای ئەوەی طبعا لە پێش ئیسلامە چەند کەسێک لەناو مەککەیە ڕەفاقەتیان زۆر بەقووەت بوو دوان لەوانەی زۆر ڕەفیقی بەقووەت بوون ئیمامی ئەبوبەکرە ئیبن ئەبی قوحافەیە کە ئیمامی ئەبوبەکر ئەکا لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت جارێ لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای زەواجی دانیشتە بووین بیرمان لەوە ئەکردەوە چ کارێ بکەین چۆن کەسابەت بکەین ئەفەرمێت خەدیجە گوێی لەمە بوو هات لە بەردەممانە ئەمری کرد بە غوڵامەکانی ئادەیە و ئاڵتوونەی هەم هەڵی ڕێژن ئەڵێ هەڵیان ڕشت هەتاوەکو من چاوم پێغەمبەری نەئەبینی صلی الله علیه وسلم ئەوەندە ئاڵتوون لە بینمان نەکەوت فەرمووی هەتا ئەمە مابێ تۆ خاوەنیتی و تۆ سەرفیەکی بۆیە تەمویلی داوای پێغەمبەر صلی الله علیه وسلم لەناو مەککە دوو کەس کردویان لەناو مەدینە دوو کەس لەناو مەککە دوو کەس لەناو مەککە ئیمامی ئەبوبەکر و خەدیجە لەناو مەدینەشە عەبدوڕەحمانی کوڕی عەوف و عوثمانی کوڕی عەفان چونکە ئەم دوانەی تر ماڵەکەیان هەر هەموو لەناو مەککە بەخشی ئەم ئافرەتە زۆر زەحمەتی بینیوە بیرکەنەوە مەسەلەن خوای گەورە سێ کچی لەسەرێک پێ عەتا کرد یەکەم جار زەینەب دوایە ڕوقەیە دوای ئوم کەلثوم ئەزان لەناو قوڕەیشە ئەیاندا بەگوێی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە تازە تۆ ئەبتەری مناڵی کوڕت نابێ کەس لە وەچەت بەجێ نامێنێ بچۆ ژنێکی تر بێنە بچۆ محاولەکە ئەزانی چ غەمێکی ئەدا بە خەدیجە بۆیە خوای گەورە مناڵی لە دوای ئەوە کوڕی پێ عەتا کرد بەڵام ئیبتیلای کرد بە قورسایەکی تر دوو کوڕ قاسم و عەبدوڵڵاه هەردووک لەدە هەردووک ئەمرن وەختە ئەم ئافرەتە دوو مناڵی مرد لە ئەولادەکانی ڕوقەیە و ئوم کەلثوم هەردووکیانیدا و بە دوو کوڕی ئەبوو لەهەب ئەوەندە خۆشحاڵ بوو بەم زەواجیان بە تایبەتی زەواجی ڕوقەیە بە پەلە ماڵێکی زۆر جوانی لەناو مەککە کردەوە بۆ ڕوقەیە تی بە خۆی مێردەکەی لەم ماڵا بژی دوای هەردووکیان دوای وحی هەردووکیان هاتن کچەکانیان تەلاقدا هەم عوتبە و هەم عوتەیبە هەردووکیان کوڕی ئەبوو لەهەب کە دوو کچی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوقەیە و ئوم کەلثوم خێزانی و هەردووکیان تەلاقیاندا ئەزان دوای ڕوقەیە کە شووی کردەوە بە عوثمانی کوڕی عەفان دایک چەند ناڕەحەتە کە کچەکەی لێی دوورکەوێتەوە یەکەمین ئافرەتێک کە هیجرەت ئەکا لە مەککەوە بەرەو حەبەشە وەکو عائیلە ئەڕۆن بریتێ لە ڕوقەیە لەگەڵ ئیمامی عوثمان بۆیە زۆر زەحمەتی بینیوە ئەم ئافرەتە ئینجا با حیسارە قورسەکە بمێنێ
چەند زەحمەتی بینی چۆن و چەند دڵدانەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتترین ناڕەحەتترین کاتەکانی ئەگەر هیچ فەضلێکی نەبێ خەدیجە تەنها ئەمەندە نەبێ لەو کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دێتەوە زەممیلونی زۆر ئەترسێ لەوەی خۆیان چیم لێ قەوما چی بوو بینیم بینی هەموو ئاسمان و زەوی گرتبوو جوبرائیل عليه السلام کە بینی کە گوشی بەخۆی و هەموو قسەکەمان لەبەرە کە هاتەوە تاکە کەسێک یا یەکەمین کەسێک کە هەم ئیمانی پێهێنێ هەم دڵنەوایی ئەکا جوانیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەخاتەوە یادی طبعا باشترین ئافرەت ئەوەیە لە کاتی زەحمەتیەکانە پشتی پیاوەکەی خۆی ئەگرێ مەکاریمەکانی پیاوەکە ئەهێنێتەوە نەک بڵێ بۆچی ئەوەمان کرد بۆچی ئەوە بوو ئەوە یەکێکە لە کێشە زۆر گەورەکانی پیاوان دائیمە تەسەوورکەن ئەم دایکە گەورەی ئێمە لەم کاتە چی بەبیری پێغەمبەر هێنێتەوە صلی الله عليه وسلم کورە تۆ پیاوێکی توقری ضەیف میوانداری خەڵکەکەی خەڵک کە لێ بقەومێ ئەچی بەهانایانەوە تۆ ئەو کەسەی کە لە زەحمەتیە تۆ بەهانایەوە ئەچی قەت خوا تۆ زایە ناکە لەم کاروانە مادام ئەهلی ئەم خەیرانە بی عەرەب طەبیعەتیان ئەوە بۆ ئەو کەسەی نان بدە بووایە یعنی قەت خوا زەلیلی ناکە قەت تووشی خزی ناکە قەت تووشی سەرشۆڕی ناکە بۆیە ئەلەم کاتە ئەبەم هیمەتەوە هیمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرزەکاتەوە هەم ئەشیباتە لای وەڕەقەی کوڕی نەوفەل کە تعبیری خەوەکانی بۆ کردو کە خزمێتی و کە ئەزانێ ئەم پیاوە چەند گەورەیە بۆیە حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کەسانەی کە لە پێش ئیسلامە بوون لە ڕوایەتێکە باسی وەڕەقە ئەکات ئەفەرمێ بینیم لەناو بەهەشتە چونکە بۆ وتی ئای بمامایە بۆ ئەو ڕۆژەی کە تۆ دەرئەکەن ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ڕۆژە چۆن تەئیدم ئەکردی فەرمووی ئەوە مخرجیەهم ئێ باشە من ئەم پەیامە شیرنم هێنابێ هەمووی چاکەیە بۆ خەڵک هێشتا دەرمەکەن هیچ پێغەمبەرێک نەهاتووە ئەم پەیامە عەزیمەی پێبێ لە دەرەکرێ بۆیە خەدیجە رضی الله تعالى عنها یەکێکە لەوانەی کە مەکانەتێکی زۆر گەورەی هەیە لە دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەسەوورکەن لە 65 ساڵیە وەفاتەکە لە حیسارەکە وەفاتەکە فەرمێ هەندێک ڕۆژ هەبوو گریانی مناڵ و ئافرەتەکان لە برسا بەرز ئەبووە ئەوەندە زەحمەتی بینی ئەو ئافرەتە دەوڵەمەندە جەماڵە کەماڵە ئامادەیە لەگەڵ پێغەمبەریانە صلی الله عليه وسلم ئەم زەحمەتی ئەبینێ ئەفەرمێ سێ ڕۆژ لەگەڵ ئەبوو تالیبە طبعا بینیانە ئیبن حەجەر ئەوەی پشت ڕاست کردوێتەوە ئەفەرمێ دوای ئەوەی ئەبوو تالیب وەفاتی کرد بە سێ ڕۆژ خوا مصیبەتێکی قورستر لەوەی ئەبوو تالیبی دا بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خەدیجە وەفاتی کرد خۆشەویستی دڵمان زۆر زەحمەتی بینی لایە مناڵ لایە لە دەستدانی ئەم کێوە گەورە لە پشتی ئەزان ئەمە چه تەئسیرێ لەسەر پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم کە لە دوای ئەوە خوا بەچی تعویزی ئەکاتەوە بە ئیسرا و میعراج ئەوەندە باری دەرونی قورس ئەبی بەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵدانەوەی بۆ دێ ئەمە یەکێکە لە ئالوبەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە یەکێکە لە زەوجاتی طاهراتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە وەکو ئەهلی سنەت و جەماعات بەدڵ حوبمان هەیە بۆ ئالی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدڵ حوبمان هەیە بۆ زەوجاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدڵ بە دایکی خۆمانمان قبول کردوین خدا ئەمری پێ کردوین وأزواجه أمهاته ئێمە لەگەڵ ئەم سیرەت و ئەم حیاتانەی کە بەسەری ئەبین لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمانە چاوانێکن کە بە چاوی سەریان لە دیداری پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم و خۆشەویستی دڵیان بینیوە و لە ماڵی ئەمانە نزولی وحی بووە و ئەمانە پەروەردەی مناڵی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم و ئەمانە پشتی خۆشەویستیان گرتووە ئەمانە بە نەفس و ڕۆح و ماڵیان فیداکاریان بۆ ئەم دینە پیرۆز و پاکەی ئێمە کردو بۆیە ئێمە لە ناخی دڵمانەوە کاتێک کە سەڵەوات ئەنێرین ئەڵێن اللهم صل على محمد وعلى آل محمد بەدڵ ئەمە ئەڵێن کە ئالی محەممەد بەکار ئەهێنین ئەم گەورە پیاوانە ئەم گەورە ئافرەتانە لە دڵمانە لە زیهنمانە تەواجودیان هەیە ئەزانن ئێمە لە زەمانێکان زەمەنی وشکیە هەست ناکەین لەزەت ناکەین چەند جار لە نوێژەکان تا تۆ ئەڵێ السلام عليك أيها النبي و هیچ تەئسیر لێ ناکە بەمەرجی ئەم کەلیمەیە كأنما تۆ لە بەردەم پێغەمبەر صلی الله عليه وسلم وەستاوی سڵاوی لێک چەند جار لە سەڵەواتە وتوتە وسلم یا وسلم توتە اللهم صل وسلم اللهم يعني صلى الله عليه وسلم دڵ سەلام ناردەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم
ئەوی جوابی داویتەوە بەس لەزەتی لێ نەکردو چێژی لێ نەکردو چەند جار باسی ئالت کردو هەموو ئەم ئالانە هاتوون بەڵام لەزەتی لێ نەکردووە بە تایبەتی ئەمڕۆ کە شیعە لەلایەک هێرشێکی زۆر گەورەی کردوتە سەر هاوڵان تۆ وهات لێ هاتوو خەریکە ئالوبەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یادەکەی بەینەما ئەمە پشتێکە لە عەقیدەی ئێمە بەشێکە لە عەقیدەی ئێمە کە ئێمە ئیماندار بە ئەدەبەوە مامەڵە ئەکەین لەگەڵیانە بە خۆشەویستیەوە مامەڵەیان لەگەڵا ئەکەین سەڵەوات و دوعا بە دیداریان ئەنێرین هەموویان ئەوانە گەورەی ئومەتی پێغەمبەرن صلی الله عليه وسلم و لە دڵمانە مەکانەتێکی زۆر عەظیمیان هەیە یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەم مەجلیسەوە تەواوی ڕەزا و ڕەحمەتێکی جوان پڕ بە ناخی دڵمان پڕ لە مەحەبەت و خۆشەویستی بۆ دایکمان خەدیجە ئەنێرین یا ڕەبی خوایە ڕضوانەکانی ئێمەی پێ بگەێنە یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ڕەب العالەمین محەبەتی دڵی ئێمەی پێ بگەێنە ئیشتیاقی ناخ و ڕۆحی ئێمەی پێ بگەێنە یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەم و ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت خوایە ڕەحم و بەزەی خۆت بەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێنە یا ڕەبی خوایە لەم میحنەتانەی ئەمڕۆ ڕزگارمان کە یا ڕەب العالەمین لە تەفرەقە ڕزگارمان کە لە زەلیلی ڕزگارمان کە یا ڕەب العالەمین خوایە عەدالەتی خۆتمان پێ بسپێرەوە بمان کەرەوە ئەهلی سەرزەوی خوایە بە کارمان بێنە بۆ خزمەتی عیباد و بیلادی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەم و ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت هەرچی گوناهەیە کردومانە عەفومان کە هەرچی جەفایە کە هەمان بۆ لە خزمەتی پێغەمبەرا و خزمەتی ئال و یاران یا خوایە عەفومان کە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت هەر گوناهەیە لە ڕۆژی بلوغەوە کردومانە خوایە تۆ لێمان خۆش بە گوناهی گەورەیە یا بچووک لێمان خۆش بە بە شەوا کردومانەیە بە ڕۆژ لێمان خۆش بە پەروەردگارە ساغمان کەرەوە بۆ خۆت ڕەکمان خەرەوە لەگەڵ خۆتە یا ڕەب العالەمین ئیلاهی ئەگەرچی ئێمە شایانی مەقامی نزیکی تۆ نەبین یا ئیلاهی خۆ تۆ خوایەکی زۆر بەڕەحم و شایانی تۆ خۆت لە خۆتمان نزیکەرەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت هەرچی بەزەی و ڕەحمەتی خۆتە بەسەرمانە دای ببارێنە هەموو چاکەکانی دنیامان پێ عەتاکە چاکانی ئاخرەتمان پێ عەتاکە دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە دەرگای شیفا بەسەرمانە بکەرەوە دەرگای علم و ئیخلاص بەسەرمانە بکەرەوە دەرگای عەمەل و ماندووبوون لە پێناوی دینەکەتە بەسەرمانە بکەرەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت لەم دنیایە زەلیلمان مەکە یا ڕەب العالەمین خوایە زەلیلی ناو گوناهەکانمان مەکە زەلیلی دەسی بێدینانمان مەکە زەلیلی دەسی زاڵمانمان مەکە خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت زەلیلی دەسی مرۆڤەکانمان مەکە زەلیلی سەر جێگەمان مەکە ئیلاهی داوات لێ ئەکەین چۆن نیعمەتی لە ساغید پێ عەتا کردین خوایە بۆمان تەواوکە خوایە چۆن نیعمەتی چاوت پێداوین خوایە بینینەکانمان بۆ تەواوکە نیعمەتی گوێت پێداوین بیستنەکانمان بۆ تەواوکە ئیلاهی نیعمەتی قسە و گفتوگۆ و عەقڵت پێداوین بۆمان تەواوکە بۆمان تەکمیلەکە ئیلاهی ئێمە بە دڵ شکری هەموو نیعمەتەکان ئەکەین ئەوانەی کە زمانمان ئەیڵێ ئەوانەی کە زمانمان ناتوانێ بێڵێ ئەوانەی کە دەرکمان پێ کردووە ئەوانەی کە دەرکمان پێ نەکردو دەیخوایە بەم شکرەی کە بۆ تۆی بەرزەکەینەوە یا ئیلاهی دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە و نیعمەتەکانمان لێ مەگرەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە دڵمان ئارام کە خوایە ماڵەکانمان ئارام کە خوایە وڵات و نیشتیمانمان ئارام کە ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەرە ئارامی یا ڕەب العالەمین خوایە لەم دنیایە بە ئارامی دەرمان کە خوایە گۆڕەکانمان ئارام کە یا ڕەبی خوایە گۆڕەکانمان ئارام کە ڕۆژی زیندووبوونەوەمان ئارام کە حەشر و حیسابمان سەهل و ئارام کە یا ئیلاهی بمانگەڕە لەو عەبدانەی بە ئارامی ئەچنە بەهەشتەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە تۆ خۆت ئەزانی دڵی ئێمە ڕقی بەرامبەر بە هیچ سەحابەیەکتیان نییە بەرامبەر بە هیچ وەلی و پیاوچاکێتیان نییە بەرامبەر بە هیچ عالم و زانایەتیان نییە یا ڕەبی خوایە دڵمان پاک کەرەوە ڕقی تیان مەهێڵە بەرامبەر بە هیچ موسڵمانێ لەم سەرزەویە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئەوەی غەیبەتی کردوین خوایە لێ خۆش بە ئەوەی زوڵمی لێ کردوین خوایە لێ خۆش بە ئەوەی ڕقی لێمان بۆ خوایە لێ خۆش بە
یا ربی خوایە داوا لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت ئەوانەی غیبەتمان کردن و زوڵممان لێ کرد و ڕق لە دڵمانە بەرامبەریان دروست بووە خوایە لە هەمویان ببوورە یا رب العالمین یا ربی خوایە بمانگەڕە لەو عەبدە دڵسافانەی کە تۆ خۆت قبوڵت داونەتێ لە ئاسمان خوایە قبوڵمان بدەرێ لە ئاسمان قبوڵمان بدەرێ لە سەر زەوی ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت ناو ذکری حەسەنمان لەسەر زەویە بهێڵەرەوە لە ئاسمانەکان بهێڵەرەوە لە ناو مەلائیکا بهێڵەرەوە ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت ئەم مانگی ڕەمەزانەمان بە کامیلی لێ قبوڵکە یا رب العالمین بەخوا پەروەردگارە ئەگەر چی ئەزانین نوێژ و تاعەتەکانمان کورچ و کاڵە ئەگەر چی ئەزانین زۆر کات تووشی بێ ئاگایی و غەفڵەت ئەبین ئەگەر چی ئەمانەیە بە دڵ ڕۆژوو بۆ تۆ بگرین و زۆر کات خەیاڵ ئەمان باتەوە ئیلاهی بەڵام بەخوا تۆ شاهیدی لەم زەمەنی فتنە لەوە جوانتر شک نابێن بۆ تۆی بەرزکەین دەی ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت ڕۆژەکانمان لێ وەرگرە نوێژەکانمان لێ وەرگرە تەڕاویحەکانمان لێ قبوڵکە قورئان خوێندنەکانمان لێ قبوڵکە دوعاکانمان لێ وەرگرە ذیکر و ئەورادمان لێ وەرگرە پەروەردگارە هانا بۆ لای تۆ ئەهێنین بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت قبوڵمان کە یا رب العالمین خوایە قبوڵمان کە یا ئەکرەمە الئەکرەمین یا ربی خوایە ئەم ڕەمەزانە بکەرە ڕەمەزانی دڵ بۆمان بکە ڕەمەزانی زیندوویەتی بۆمان ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین خوای دەرگای خواناسی بەسەر دڵمانە بکەرەوە دەرگای نزیکی لە خۆت بەسەر دڵمانە بکەرەوە دڵمان وابەستەی تاعەتەکانێکە دڵمان وابەستەی تاعەت و خواناسی بکە لە خۆتمان نزیک خەرەوە لە فەساد و خراپەکاری دوورمان خەرەوە یا رب العالمین یا ربی خوایە ئەم ئیماندارانە زۆر دوعایان بۆ تۆ بەرزکەوتۆ لەم ڕەمەزانە یا ئیلاهی دوعای هەر هەمویان گیرا بکە خوایە دوعای ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم گیرا بکە خوایە دوعای ئەهلی غەزە گیرا بکە دوعای ئەهلی شام گیرا بکە دوعای ئەهلی حیجاز گیرا بکە دوعای ئەهلی کوردستان گیرا بکە یا ربی خوایە دوعای عەجەم و عەرەب هەر هەمووی گیرا بکە یا رب العالمین یا ربی خوایە هەر هەموو دەستەکان بۆ لای تۆ بەرزەکەینەوە بەخوا چاوی دڵمان تەنها لە ڕەحمەتی تۆیە دەیا ئیلاهی دوعاکانمان گیرا بکە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منی و شوێ ئەو ژبوری خوا لێمان قبوڵ کە